کەناڵی دیمەن کەناڵە دانسقەکە، کەناڵێک بۆ خێزان، کەناڵێک لە ماڵێکەوە دەستی پێکرد و ماڵەکانی تریشی ڕوونا کردەوە. کاتێک مرۆڤ بە نیازی بنیادنانی پرۆژەیەکە چەند ئامانجێک لە پشت بیرکردنەوەکانی هەیە. اینجا ئەگەر هاتوو ئەو ئامانجە یەک سەرچاوی هەبێت، ئەویش بریتی بێت لە خێزان. دیارە خێزان یەکەم قوتابخانەیە بۆ هەموو مرۆڤێک. بۆیە ئێمە بیرمان لەوە کردوتەوە کەناڵی دیمەن کەناڵێک بێت بۆ خێزان. لە ساڵیادی 2 ساڵەی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤیدا سەرەتا پیرۆزبایی لە بینەرە بەڕێزەکانمان دەکەین و ئومێدەوارین لە ئاست و ئەو چاوەڕوانێ بوو بێت کە ئێوەی بەڕێز داوەتان کردووە لە شاشەی دیمەن تیڤی. هەروەها پیرۆزبایی لەو بەڕێزانە دەکەم وەک پێشکەشکار یاخود وەک ئامادەکار وێنەگر و مۆنتێر و دیکۆر و ڕووناکی هاوکار و پاڵپشتمان بوون لە بنیادنانی ئەو ئامانجە ڕاست و دروستەی کە هەوڵمان بۆی داوە. جارێکی دیکە پیرۆز بێت لە ئێوە و سەرجەم بینەرانمان لە هەر کوێیەک بن. سەرەتا لە ڕێگای وتار و بابەتە ئاینیەکان مامۆستا فاتح شارستێنی ئاینی ئیسلامی بە فۆرمە ڕاستەقینەکەی خۆی ڕاست و دروست بە شێوازێکی میان ڕەوانە لە دڵی موسڵمانان و خێزان و کۆمەڵگا چەکەرە پێکرد. بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان ذاتی الله سبحانه وتعالى. درود و سڵاوات بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم. لە ساڵڕۆژی دامەزراندنی کەناڵی دیمەن 11 کە دووەم ساڵی دامەزراندنیەتی داواکارم لە خوای پەروەردگار بەرەکەت و ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەر خاوەنی کەناڵدا و بەسەر ئەو ستافە بەڕێزەی کە لەم کەناڵەدا کار دەکەن کارەکانیان پڕ بەرەکەت بێ، جێگای ڕەزامەندی خوای پەروەردگار و بینەرانی ئازیز بێ. حەز دەکەم لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی دیمەندا بە کورتی و پوختی ئاماژە بە 3 خاڵ بکەم کە دەکرێت لە ساڵی داهاتوودا وەکو بەرنامەی کاری لەسەر بکرێت. خاڵی یەکەم هەوڵ بدەین لە بەڕێوەبەری کەناڵەکەوە کە سوپاس بە خوای پەروەردگار ئیخلاس و دڵسۆزی لە کارەکانیدا گەیشتۆتە لووتکە، ئەمە شۆڕ ببێتەوە بۆ هەموو کارمەندان و ستافی کارکردن لە کەناڵی دیمەندا. خالیس بوون، پاکبوونەوەی نێت بۆ خوای پەروەردگار. ئەو کارانی کە دەیکەین ڕەزامەندی ئەڵڵاه پێش ڕەزامەندی مرۆڤەکان لەبەرچاو بگرین، ڕەزامەندی خوای پەروەردگار پێش ڕەزامەندی بینەرەکانمان لەبەرچاو بگرین. هەر کاتێک خوای پەروەردگار لە کەسێک ڕازی بوو بە دڵنیاییەوە مرۆڤە باشەکانیشی لێ ڕازی دەبن. بەڵام حەیفە ئینسان لە پێناوی ڕەزامەندی بینەرەکانیدا ڕەزامەندی پەروەردگاری سوبحانەه وتعالى لەدەست بدات. خاڵی دووەم دەبێت ئاگادار بین بە تایبەت لە بەرنامەکانی هونەریدا، لە بەرنامەکانی دابەزاندنی دراماکاندا، لە بەرنامە کۆمیدیەکاندا ئاگاداری پاراستنی ڕەوشت و بەها کولتورە ڕەسەنە کوردەواریەکانی خۆمان بین. هەمووی لە فلتەرێکی باش بدرێ، هیچ شتێک لەم کەناڵە بەڕێزەوەدا نەبەزێندرێ کە لەگەڵ ڕەسەنایەتی و ڕەوشتە باڵەکانی میلەتی کوردی موسڵماندا نەگونجێ. خاڵی سێیەم ئومێدەوارم لە بەرنامە خێزانیەکاندا کە خزمەتێکی باشیان لە ساڵی ڕابردوودا پێشکەش بە کۆمەڵگای کوردی کردووە ڕەچاوی ئەتەرغیب و تەرهیب، واتە موژدەدان و پاشان ئاگادارکردنەوە و ترساندن بکرێ. ئێمە میلەتێکین زۆر ترسێنراوین، زۆر خەممان هەیە. لە بەرنامە چارەسەرەکانی خێزان و کۆمەڵگادا خاڵی یەکەم موژدە بەخش بین. یەسیروا ولا تعسیروا، فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاسانکار بن، کار لە خەڵق قورس مەکەن. یەکەم جار دڵی خەڵکی خۆشکەین، شادمانی کەین، ئومێد ببەخشین. پاشانیش خراب نییە ئەگەر لە مەترسیەکانێک کە لە غەیری کوردەوە لە دوژمنانی ئیسلامەوە ڕوو لە کۆمەڵگای کوردی موسڵمان دەکا ئاگاداریان بکەینەوە لە مەترسیەکان، بەڵام خۆپارێز بین لەوەی کە ڕەشبینی باڵبکێشێ بەسەر تاکەکانی ئەم میلەتەدا، چونکە میدیا بە تایبەت بیندرا و هەموو کەس سەیری دەکا، نەخۆش و ساخ، گەنج و پیر، منداڵ و گەورە، ژن و پیا و کوڕ و کچ، خوێندەوار و نەخوێندەوار ئەبێ ئاستی ڕۆشنبیری هەمویان لەبەرچاو بگیرێ و ئەو کۆمەڵگایی کە خەم و خەفەتی زۆرە بەداخەوە هەوڵی دڵخۆشکردنی بدەین بە ئومێدی ئەوەی ئەگەر ئێمە بەسمان ڕەزامەندی خوای پەروەردگار و دڵخۆشکردنی کەسانی خەمبار و ڕزگارکردنی کەسانی گرفتار بوو،
خوای پەروەردگاریش بە ڕەحم و میهرەبانی خۆی بەزەیی پێماندا بێتەوە لەگەڵمان بە لوتف بێ بەرەکەتی خۆیمان بەسەرا بڕێژێ بە ئومێدی سەرکەوتنی هەموو لایەک. ئەم جارە کەناڵی دیمەن پەنجەی خستە سەربرینە ڕاستەقینەکەی خێزان و لە ڕێگەی بەرنامە پەروەردەیی و خێزانی و دەرونیەکان کاری بۆ ڕاستکردنەوەی خێزان و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان کرد. بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. سەرەتا پیرۆزبایی خۆمە ڕاستەی سەرجەم کارمەندان و ستافی کەناڵە جوانەکەمان دیمەن تیڤیەکەین لە ساڵیادی 2 ساڵە بە دڵنیایی ئەوانەیە ئەم 2 ساڵە هەستەکەین ئەم کەناڵە خزمەتێکی زۆری بە خێزانی کورد گەیاندووە و بە بڕوای من یەکێکە لەو کەناڵانەی کە فعلەن بۆ خێزانی کوردە. هیوادارم ئێوەی بینەر و بیسەر بەردەوام چاوتان لەسەر شاشە جوانەکەی کەناڵ دیمەن تیڤی بێ، چونکە بە خزمەتی خۆتان تەواوە بێ. هەمومان نەزانین خێزان کۆڵەکە و بنەمای سەرەکی کۆمەڵگایە. ئەگەر خێزانەکانمان بەختەوەر بن بێگومان کۆمەڵگاکەشمان بەختەوەرە بێ. من لە ماوەی 67 حەڵقەیە هەوڵمان ناوە بەداخەوە، یان من حەزمە کرد باسی باشیەکانی خێزانی کورد بکەین، باسی خۆشیەکانی خێزانی کورد بکەین، بەڵام باشی و خۆشیەکان پیرۆز بە خۆتان بێت زۆرمان هەیە، بەڵام دەستمان خسۆتە سەد برینەکان ئەو کێشانەی لە کۆمەڵگای کوردی هەیە لە هەموو خێزانێکە لە هەموو کۆمەلگایەکە خێزان ڕوبەڕووی کێشا بێتەوە، بەڵام نابێت کێشەکان درێژە بکێشن، ئەبێ بە شێوەیەکی زانستیانە دەست بخەینە سەر برینەکان و ڕێگە چارەی گونجاویان بۆ بدۆزینەوە. ئێمە باسی 67 کێشەی خێزانیمان کردووە و ڕێگە چاری گونجاو هەوڵمان ناوە بۆیان بدۆزینەوە و سپاس بۆ خوا هەندێک لە خێزانەکان چارەسەری کێشەکانیان بووە، بەڵام هەندێکیشیان یا هاوکار نەبوون لەگەڵمان یا بار و دۆخەکە وا بووە هەتا ئێستا چارەسەر نەکراون. هیوادان ئینشەڵڵا ئەوانش چارەسەر بکرێن. بۆ زۆر جار لێرە و لێ پرسیاری ئەوەمان بۆ کرێ ئایا ئەمانە سیناروەیە یاخود حەقیقیە. بە دڵنیایی و پێتانەڵێم لە 100 تا 80 بۆ 85 ئەم کەیسانە هەمووی لە واقعی کۆمەڵگای کوردی و لە ناو خێزانی کوردیا هەیە و هاتوونەتە لای خۆم، خوا شاهیدە. بەڵام لە 100 تا 15 تری کێشەی خەڵکە بۆ دیمەن تیڤیان نردووە یان لە ڕێگەی کارمەندان و بەشداربووانەوە بۆمان هاتووە، بۆیە ئێمە شتێکی خەیاڵی باز ناکەین و هەموو من دڵنیان بەرنامەکانی تری دیمەن تیڤی لە واقع و لە هەناوی کۆمەڵگای کوردیەوە هەڵهێنجراون و ئێمە باسی شتێک ناکەین کە خەیاڵ بێت، ئێمە لە واقع ئاژین و لە داهاتوو ئینشاءالله زیاتر دەسەخەینە سەر برینەکان، کێشەکان دیاری ئەکەین و هەوڵین بە ستایلێکی جیاوازتر، لەبەرەوەی کۆمەڵگاکەمان بەڕاستی هەمومان نەزانین لە ژێر هەڕەشەیە، خێزانی کوردی لە بەردەم مەترسیایە، خاستەن ئەم سۆشیال میدیایە، خاستەن ئەم هەموو ڕێکخرا و دەوڵەتانە و دوژمنمان زۆرە بەداخەوە. اینجا ئەبێ خۆمان ئامادەکەین، ئەبێ مناڵەکانمان بە شێوەیەکی وا ئامادەکەین سبەینێک کەسێکی دەروون دروست بێت بۆ ئەوەی ئەم مناڵە کوردە سبێنێ گەورە ئەبێ لەم خێزانە بەختەوەرە بتوانێ ڕوبەڕووی ئەو کێشانە بێتەوە کە لە داهاتوو ڕوبەڕوومانە بمەنەوە. خۆ هێشتا ئەو کێشانەی کە گەورن هێشتا ڕوبەڕوومان نەبووەتەوە، مەترسی زۆر هەیە نەوەی داهاتوومان کێشەی زیاتری ڕوبەڕوو بێتەوە. بۆ ئێمە گەر بمانەوێ گەنجێکی کورد لاوێکی کورد خێزانێکی کورد بتوانێت خۆی لەگەڵ ئەو کێشانە بگونجێنێت و ڕوبەڕوویان بێتەوە، بتوانێت بکەوێتە ململانێ لەگەڵ دوژمنەکانمان لەگەڵ نەیارەکانمان، چواردەورمان زۆربیان دوژمنمانن دۆستیەمە نین، ئەری خۆمانی بۆ ئامادەکەین. وەکوتیشمان خێزان خانەی یەکەمی کۆمەڵگای کوردیە، ئەگەر خێزانەکانمان پەرتەوازە بن کۆمەڵگای کوردیش پەرتەوازا بێ، ئەگەر خێزانەکانمان تووشی لێکترازان بن کۆمەڵگای کوردیش تووشی لێکترازانە بێ. بۆیە ئەم کەناڵە بۆ خێزانی کووردە، بۆ خزمەتی ئێوەیە. کەناڵی تری شەیە زۆر بەتان نەزان بەس خۆتانە بێ ئەوەندە تاچی کورد و شیار بێ جیاوازی لە نێوان بەرنامە و کەناڵەکان بکە، کامیان بە قازانجی تاکەکان تەواوە بێ، بە مناڵەکانمان تەواوە بێ، ئەبێ ئاگاداری ئەوانە بین. هیوادارم ئینشاءالله لێرە بەدواوە زیاتر چاوتان لەسەر شاشە جوانەکەی دیمەن تیڤی بێ تا خۆتان بەختەوەر بن. بڕواتان هەبێ من لە وڵاتانم زانیاریانە بە پارەش دەستیان ناکەیە، بە پارەش نایان نەنێ، تۆ بە خۆڕایی یەتە ناو ماڵەکەتەوە لە دەست خۆتی مەدە.
دووبارە ساڵیادی دووەم ساڵی دیمەن TV پیرۆز بێت هیوادارین دەیان ساڵی تریش یادی بکەینەوە و ببێت بە شانۆیەک بۆ نمایشکردن و پێشکەشکردنی هەموو کێشە و گیرروگرفتەکانمان و دۆزینەوەی ڕێگە چارەژ نەک پێشکەشکردن. سڵاوی خوا لە هەموو لایەک خواتان لەگەڵ. بەناوی خوددا من دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی لە پرۆگرامی ماڵی بەختیار خۆشحاڵم بە خزمەتکردنی ئەوەی ئەزیز. خۆشحاڵم بە یادی 2 ساڵەی دامزراندنی کەناڵی دیمەن، کەناڵێک بۆ خێزان و خانەوادەکان، کەناڵێک بۆ خۆشبەختی و ئاسوودەی تاکتاکی کۆمەلگا. ئەزیزانی خۆم، ئەو بەرنامەی من کە ناوی ماڵی بەختیارە، گومانم لەوە نییە کە هەموو کەسێک لە بچووک بۆ گەورە، خوێندەوار نەخوێنەوار، زەنگین هەژار، تەنانەت ئەو کەسانش کە سیاسین، هەمومان هەوڵ و کۆشش و ماندووبوونمان بۆ ئەوەیە کە ماڵێکی بەختیار بۆ خێزان و خانوادەکان دروستکەین. چکە گومانمان لەوە نییە ماڵی بەختیار کۆمەلگایەکی بەختیار و ئەتوانین بڵێن ژیانێکی خۆش و ئاسوودا بە خێزان و خانوادەکانە دەین. ئەزیزان، لە زنجیرە بەرنامەکانی داهاتوومانە کە لە پرۆگرامی تازە و لە پرۆگرامی داهاتوودا خزمەت بە تاک و بە هەموو بینەر و بیسەرەکانمانی دەکەین. ومێ دەکەین ئینشاڵڵا زنجیرەیەک بەرنامەی پەروەردە و فێرکردن ئیشی لەسەر بکەین بۆ خێزان و خانوادەکان. هەوڵەدەین لەمە دووە بە تایبەتی تر باسیەوە بکەین کە بۆ پەروەردە و فێرکردن کاریگەریەکی زۆر باشی نییە لە کۆمەلگای ئێمەدا. بۆچی پەیوەندی قوتابی لەگەڵ قوتابیە خەریکە وەکو جاران نامێنێت؟ ئایا هۆکار چییە کە پەیوەندی قوتابی لەگەڵ مامۆستایە، مامۆستا لەگەڵ مامۆستایە، یاخود کاریگەری مامۆستا لە ناو کۆمەلگادا وەکو جاران نامێنێت؟ چۆن بتوانین ئەو پەروەردە و فێرکردنی کە لە قۆناغەکانی خوێندنا دەخوێندرێت لە دایانگەوە بیگرێت تا باخچە، تا سەرەتایی، تا ناوەندی، تا ئامادەی و تەنانەت تا زانکۆ پەیمانگا بتوانین وای لێ بکەین، بە شێوازێکی لێ بکەین کە پرۆگرام و بەرنامەیەکی بۆ دابنین کە لەسەر تاکەکە کاریگەری هەبێت، لەسەر خێزان و خانوادە کاریگەری هەبێت و لە ناو کۆمەلگاشا کاریگەری هەبێت و بتوانێت تاکێکی داهێنەر و سەرکەوتوو بۆ کۆمەلگا دروستکات. بۆیە ماڵی بەختیار ماڵی پەروەردەکردن و فێرکردنی خێزان و خانوادەکانە، ماڵێکە بۆ خۆشبەختکردنی ئاسوودەکردنی تاکەکانی کۆمەلگا، بۆ ئومێدەی بتوانین لەڕێی کەناڵی دیمەنەوە، کەناڵێکی جوان و جوانکیلە بۆ خێزان و خانوادەکان، بتوانین خۆشبەختی و ئاسوودەی بۆ خێزانەکان بگەڕینەوە لە پرۆگرامی تازەدا چاوەڕوان. لە هەنگاوی دواتر کەناڵەکە بە بەرنامە ئەدەبی و کلتوریەکان خشتێکی تری بۆ دروستکردنی ماڵە کوردەواریەکە دانا. ئازیزانم، ساڵیادی دیمەن TV لە خۆمان و لە ئێوەی بەڕێزیش پیرۆز بێت. ماوەی چەند مانجێکە بەرنامەی مۆمی بەرهەتاو کە بەرنمەیەکی فەرهەنگی، کولتوری، ئەدەبی، ڕووناکبیریە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێت لە شاشە جوانەکەی دیمەن TV. هەمومان دەزانین مەسلەی کولتوری، مەسلەی ڕووناکبیری، مەسلەی ئەدەبی مەسلەیەکی ژیاری و شارستانیە. کورد هێندەی لە ناو زمان، لە ناو شوناسی ئەدەب نیشتەجێ بووە، هێندە لە ناو جوگرافیا و مێژوودا نەبینراوە. شوناسی ئێمە، هەویەی ئێمە، ئەدرێسی ئێمە زیاتر ئەدەب و زیاتر ڕووناکبیری بووە. بەرنامەی مۆمی بەرهەتاو لە ڕاستیدا بەرنمەیەک بووە بۆ ئەو مۆوانەی کە لە بەرامبەر هەتاوی ڕووناکبیری و ئەدەبی ڕاستە شەوقیان هەبووە، ڕاستە تواونەتەوە، بەڵام گرنگیان پێ نەدراوە. ئێمە هەوڵماندا ئەو بەهرانە، ئەو دەنگانەی کە دیار نین کە مافی خۆیان وەرنەگرتووە کە دەرنەکەوتون لەو بەرنمەیەدا دەربکەون و ئێوەی ئازیز تواناکانیان، بەرهەمەکانیان، دنیابینیان، ڕوئیایان بە ئێوە بگا و پێ ئاشنابن. ئێمە بەڵێنتان پێدەین لە وەرزی تازەدا، دەنجی تازە، بەهرەی تازە، دنیابینی تازە بینە ناو بەرنمەکەوە. ئێستا لە سەرەتاداین، هێشتان ئەدیبی زۆر ماوە، ڕووناکبیری زۆر ماوە، نووسری زۆر ماوە بە ئێوەی ئاشنا بکەین. هیوادارین لەگەڵمان بن لە وەرزی تازە بۆ پێشکەشکردنی بەرنامەی مۆمی بەرهەتاو. پرسی خانمانیش یەکێک بوو لە بابەتە پێشینیەکانی کەناڵی دیمەن و لە ڕێگای دکتۆر تریفە کێشەی ژن و کچانی کورد لە کۆمەلگا و خێزان هێنایە بەرباس. خۆشەویستانم، پیرۆزبایی کەناڵی دیمەن TV لە ئێوە و لە خۆشمان دەکەم. من تریفە جەلالم، پێشکەشکار و ئامادەکاری بەرنامەی خاتون. بەرنامەی خاتون بەرنمەیەکە تایبەتە بە ئێوەی خاتون. ئەم بەرنمەیە گوێ لە ڕاز و نیازی خاتونەکان دەگرین، لە دەرگای دڵی خاتونەکان ئەین، مەحرەمانە گوێ بە کێشە و ناڕەحەتیەکانیان دەگرین. وەیە زۆر سوپاسی ئێوەی ئازیزەکەم کە لە بەرنامەی خاتونە توانیتان پاڵپشتێکی زۆر باشی بەرنمەکەمان بن
و متمانەیەکی تەواو بە بەرنمەکەی ئێمە بکەن و بێن لای ئێمە کێشە و ناڕەحەتیەکانی خۆتان باسکەن. بۆیە مسپاسی ئەو خاتونانە ئەەکەم کە بەردەوام پەیوەندیمان پێوە ئەکەن کە لە ماوەیەکی کەمی بەرنمەکەشە توانی جێگەی خۆی بکاتەوە لە دڵی زۆرینەی بینەرەکاندا و لە دڵی خێزانەکاندا، چکە بەرنامی خاتون بەرنمەیەکە تایبەتە بە بەها باڵاکان و تایبەتە بە پارێزگاری لە خێزانی کوردەواری. سپاسی هەموو لایەکەکەین و بەڵێنیشتان پێئین کە لە وەرزی نوێی کەناڵەکەیە ئێمە بە پرۆگرامی بەهێزتر و باشتر کە تایبەتە بە خاتونەکان و کێشە و ناڕەحەتیەکانی خاتونەکان ئێمە بینەوە خزمەتان بە بەهێزتر و بە باشتر لە جاران. و زۆر سپاسانەکەم، سپاسی پێشوازی گەرمتانەکەم و هەموو ئەو کۆمنت و سەرنجانی کە بەڕێستان بۆ ئێمەی ئەنێرن ئێلای ئێمە ئەبێتە زەخیرەیەکی گرنگ بۆ بەردەوامی بەرنامەی خاتون. هەر ئەوەندە نا کەناڵی دیمەن لە ڕێگای پرۆگرامە کۆمیدیەکانی بە شێوەیەکی ئامانجدەر کاری لەسەر کێشە و گرفتەکانی کۆمەڵگای کوردی کرد. بە کۆمەڵێ بڕگە و بابەتی جوانەوە یەنە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست چاوەڕوان بن لە گەنووسات. کەناڵی دیمەن لە ڕێگای چەند کارێکی دانسقا ئەو ڕێچکەی شکاند کە دەڵێت زیندوو کوژی مردوو پەرستین، زیندووە شایستە و بەهرەدارەکانی نەقمی سوپاس و ڕێز کرد. جگە لەم پرانسیپانەی سەرەوە کەناڵی دیمەن کاری لەسەر پایەکانی تری کۆمەلگا کردو لە ڕێگای بابەت و دراما دۆبلاشکراوەکان و بەرنامە هونەری و ڕۆشنبیریەکان و هەروەها پرۆگرامە تەندروستیەکان خەرمانی خۆی دەوڵەمەندتر کرد. مایشی دیمەن بووە سەکۆی ئازادی کۆمەلگا. هاوڵاتیانی کوردستان لە ڕێگەی مایکی دیمەنەوە تێڕوانینی خۆیان لە هەمبەر بابەتە کۆمەڵایەتیەکان و پرسە هەنووکەیەکان دەربڕی. گەنج و وەرزش و تەکنۆلۆژیا سێ چەمچی لێکدانە بڕاوی تری دیمەن بوون و لە ڕێگای گرنگیدان بە گەنج و گواستنەوەی یاریە وەرزشیەکان و تەکنۆلۆژیا کەناڵە خێزانیەکە جوانیەکانی کۆمەڵگایی دەوڵەمەندتر کرد. بینەرە بەڕێزەکانی دیمەن TV سڵاوتان لێبێت. ئومێدەوارم دیمەن TV وەزگەیەک بووبێت بۆ ئەوەی خێزانەکان بە ئاسوودەیی و بەبێ دڵەڕاوکەی سەیری شاشەی دیمەن TV بکەن. چونکە بەداخەوە لە ئێستادا لە لای بینەر متمانە زۆر کەم بۆتەوە بۆ سێرکردنی شاژە و تیڤەکان. بۆیە ئێمە لە دروستبوونی ئەم کەناڵەوە کارمان لەسەر ئەوەی کردووە کە کەناڵی دیمەن بەو پەڕی متمانەوە بچێتە نێو ماڵەکان و خێزانەکانیش بەو پەڕی دڵنیاییەوە سەیری کەناڵی دیمەن TV بکەن. ئازیزان و بینەران، کەناڵی دیمەن ئامانجێکی زۆری بۆ بنیادناوە. دیارە لەم ماوەی کە ڕابرد ئەو 2 ساڵی کە ڕۆی ئێمە توانیمان هەندێک لەو ئامانجانە ئەویش لە ڕێگەی چەندین بەرنامەی وەکو ئاینی کۆمەڵایەتی هونەری وەرزشی ئافرەت و هەروەها چەندین لایانی دیکەشکە لێ ڕێگەی شاشەی دیمەن TV و پێشکەش بە ئێوە بکرێت. بۆیە ئازیزان و بەڕێزان لە ماوەی ئەو 2 ساڵی کە ڕابردوو ئێمە توانیمان سوپاس بەخوا خەرمانێکی باش کۆکەینەوە و پلانمان وایە پشتیوان بەخوای گەورە لە ساڵی داهاتوودا بتوانین کاری جوانتر و باشتر و ڕێکتر پێشکەشکەین و پێویستمان بە ئێوەی بەڕێزی شەبێت کە هاوکارمان من لە ڕای و تێبینی و پێشنیارەکانتان. لە کۆتاییدا هیوادارم کەناڵی دیمەن کەناڵێکی جوان بێت بۆ نیشاندانی ئەو بڕگە و بەرنامانی کە پێشتر پێشکەشی کردووە و لێرەدا پیرۆزبایی دەکەم لە ساڵیادی کەناڵی دیمەن بۆ هاوکاران و کارمەندانمان و هەروەها پیرۆزبایی لە سەرجەم بینەرەکانمان بێت و پیرۆز بێت ساڵیادی دیمەن TV لە ئێمە و لە ئێوەش. ئەمڕۆ کەناڵی دیمەن پێدەنێتە دووەمین ساڵیادی دروستبوونی. بێگومان وەک چۆن لە ڕابردوو چەمکە پیرۆزەکانی کۆمەلگا و خێزانی پاراستووە لە داهاتوو جوانتر و باشتر لەسەر ئەم ڕێبازە درێژە بەکارەکانی دەدات و خزمەت بە ماڵەکانتان و کۆمەلگا دەکات.